الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه ومن صار على نهجه ودربه وتمسك بسنته إلى يوم الدين. سلام ورحمة ومهرباني وصلواتي خوای گەورە برژە بەسەر دڵ و دەرونی هەمومان. خۆشحاڵم، خۆشەویستانم، ئازیزام، ئەو جارەش لەو تەلڤیزۆنە خنجیلانی ئێوە بە ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. خۆشەویستان، ئێمە بەردەوام وا لەگەڵ فریشتەکانین، بەرەو کۆتایی ڕەمەزان ئەڕۆین و بەرەو کۆتایی عیلاقەی بینی ئێمە و فریشتەکانیش ئەڕۆین. پاش ئەوەی فریشتەکان لە سەرمەرگدا هاتنەکن پیاوە ساڵحەکان و موژدەی بەهەشتیان پێدان و پێیان گوتن کە غەفەت مەخۆن، عاجز مەبن، نحن ئەولیاؤکم فی الحیاة الدنیا، ئێمە بووین بە هاوڕێ و هاودەم و ئەولیای ئێوە لە دنیا و لە پاش مەرجیش ئێمە هەر ئەولیای ئێوەین و هەر لەگەڵ ئێوەین. غەمی مەخۆن لە ماڵ و منداڵتان یان لەو کێشە و لەو شتانی کە بەزێتان هێشتووە، چکە خوایەکەیە ئەو بۆ خۆی ئاگای لە حاڵی ئێوە و لە ئاگای لە ماڵ و منداڵی ئێوە دەبێت. پاشان کە پیاوە ساڵحەکە مرد، ئەم مەلائیکەتانە دەورەیاندا لایان بەجێ نەهێشت، سێبەریان لەسەر کرد، حتا خەڵکەکە هەریان گرت و بردیان بۆ گۆڕستان. و هەندێک لەو پیاو ساڵحانش بۆ خۆی مەلائیکەتەکان دارەبازەکە هەر ئەگرن و ئەیبەن بۆ گۆڕستان. و هەندێکیش لەو پیاو ساڵحانە مەلائیکەتێکی زۆری خودای گەورە ئیستقبالیان ئەکەن. هەندێکیش لەم پیاو ساڵحانە پێغەمبەری ئازیزمان محەممەد صلی الله عليه وسلم بۆ خۆی پێشوازیان ئەکاتن. ڕەبی خوا لەو کەسانەمان بجێڕی. ئەی ڕۆژی قیامەت، کاتێک کە ڕۆژی قیامەت داهات، ونفخ في الصور ذلك يوم الوعيد، کاتێک کە ئیسرافیل نەفخی ڕۆح لێ دەدات، نەفخی سوور لێ دەدات، عەفوەن کاتێک کە نەفخی سوور لێ دەدات، یەکسەر هەرچی خەلائیقە هەموو ڕۆحی دێتەوە بەر. نەفخی دووەم ئەڵێم، چکە نەفخی یەکەم بۆ فەوتانی هەموو خەلائیق و کەون و کائیناتە، نەفخی دووەم لە بۆ زیندی بوونەوە و حەشر و حیسابە. کاتێک کە ئەم نەفخە لێ ئەدرێ، هەرچی ئینسانەکانە زیندی ئەبنەوە. جاکە زیندی ئەبنەوە، ئەو دوو مەلائیکەتەی سەرشانت، سائق و شەهید، کە بەردەوام لەگەڵت بوون، بەردەوام هەموو شتەکانی تۆیان نووسی، لا یغادر صغیرة ولا کەبیرة إلا أحصاها. هەرچی گوناح و گچکە هەیە، هەرچی گوناحی گەورە و گچکە هەیە، هەرچی خێری گەورە و گچکەی هەر هەمویان تێدا نووسیوە، هەمویان تێدا تۆمار کردووە. ئەو دوو مەلائیکەتە دێن دەتبەنە خزمەت رب العالمین. وجاءت كل نفس معها سائق وشهيد. بەڕاستی کاتێکە ئەو دوو مەلائیکەتە دێن، یەک لە پێشی ئەڕوا و یەکیش لە دوای ئەڕوا، و دەفتەری ئەعمالیشی تەسلیمی ئەکەنەوە و پێی ئەڵێن اقرأ کتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا. ئیتر بە خۆت کتابەکەی خۆت بخینەوە، هەرچی کردوتە، هەرچی ئەنجامت داوە، هەرچی پێشەیەکت کردووە، شتێکت کردووە، تەسەڕوفێکت کردووە، شەقاوێکت هەشتووە، هەر هەبووی تێدا نووسراوە، لە گەورە و گچکە. ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. ئەگەر یەک لەفزیش لە دەو بێتە دەرێ، إلا رقيب عتيد، ئەو لەفزەی تویان نووسیوە. ئێستا سائق و شەهیدیش ئێستاوا بەرەو گۆڕی مەحشەر و بەرەو عەرزی مەحشەر ئەدبەن و بەرەو مەحشەر ئەدبەن و بۆ ئەوەی لەوێندەر میزان دانراوە، لەوێندەر ئەعمالەکانت بچێشرێ. سبحان الله، بەڕاستی ئەلێرە موقیفەکی سەحمەتە، بەڕاستی ئەلێرە موقیفەکی زۆر سەخت و ناخۆشە، لەبەرەوەی ئەلەم وەسعەدا میزان دادەندرێ، ئەو میزانەی کە یەک حەسەنە نییە نەیخوێنتەوە و یەک سەیئە و گوناحیش نەیخوێنتەوە، هەر هەمووی دەخوێنتەوە. جار ئەوەی لەسەر میزانە کە ڕاوەستاوە، حەزرەتی جوبرائیلە سەلامی خوای لێبێ، ئەو هەموو خەڵکەش لە دوو یەک وەستاون، هەموو خەڵک وا لە دوو یەک وەستاوە، دەفتەری ئەعمالیشت وەرگرتیتەوە، زۆر بە ترس و لەرز، زۆر بە بیمەوە، زۆر بە هەست و خوستەوە نێزیکی میزان دەبی و بۆ ئەوەی دەفتەری ئەعمالی خۆت بچێشی. بەڵام دەزانی سەختی ئەو میزانە چییە؟ یەومە توبلە السەرائر، هەموو پەردە لەسەر هەموو حەقائیقی تۆ هەردەدرێتەوە. ئەلۆ ڕۆژیدا کەشف دەبی،
ئەلەو ڕۆژەدا پەردەکان لەسەر حەقیقەتی تۆ وەردەدرێتەوە. ئایا بەڕاستی تۆ ساڵح بووی یان تاالح بووی؟ بەڕاستی ئینسانێکی باش بووی یان فێری لە خەڵکی کردبوو؟ بە ڕیشت، بە زکرت، بە تەسبیحت، بە دەگوردت، بە فێڵت، بە حیلت، بە کلاواتت ئایا فێری لە خەڵکت کردبوو؟ یاخود بەڕاستی پیاوێکی ساڵح بووی یان بەڕاستی ئافرەتێکی ساڵح و ڕێک و پێک بووی؟ یەومە تبلە سەرائر. لەوێن دەر حقیقەتی ئەو ئینسانە بەدیار دەکەوێت، لەوێندا ڕاستی و پاچی و پیسی ئەو ئینسانە بەدیار دەکەوێتن. جا بەڕاستی موقیفەکی زەحمەتە، لەبەرەوەی کە ئەو وەختی دەفتەرەکە دەدرێتە دەست حەزرەتی جوبرائیل، حەزرەتی جوبرائیل دەفتەرەکە لێ وەردەگری دەیکاتە دوو بەش. چاکەکان هەموو لە سەلایەکی ڕاستە دادەنێ و خراپەکانیشت هەموو لە لای چەپەی دادەنن. وای چەند کەس هەبووە پێمان قوتبی ڕەبانی بووە، ئەوەندە پێمان ساڵح و چاک و ڕێک و پێک بووە، بەڵام داخی گرانم ئەبینی وا دەرنەچووە و ئەو کەسە نەبووە کەوا ئێمە تەسەورمان دەکرد، بەڵکو کەسێکی خراپ، کەسێکی فێڵباز، کەسێکی درۆ و کەسێکی خائین بووە. کەسانێکیش هەبووە کەس ئیحتیمامی پێ نەداوە، کەس بەس پیاوێکی باشی تێنەگەیشتووە، بە ئافرەتێکی نەزیب زادەی تێنەگەیشتووە، بەڵام لەوێن دەرکەشف دەبێ ئەم پیا و ئەم ئافرەتانە چ کەسن، لەوێن دەر ئاشکرا ئەبێ بەڕاستی ئەمە چ نەزیب زادەیەکە و چ کەسێکە و چەندە ئینسانێکی محتەرەم و بەڕێز و بە حورمەت و بە قەدرە لە لای خوای گەورە. لەوێ ڕاستیەکان بەدیار دەکەوێت، لەوێ حەقیقەتەکان بەدیار دەکەوێت، لەوێ ڕەش و سپی بەدیار ئەکەوێت، لەوێ ساڵحی و تاالحی بەدیار ئەکەوێتن، لەوێن دەر هەموو حەقیقەتی ئینسانەکان بەدیار ئەکەوێت. ئایا ئەو کەسانەی لە پار دینەکەی ئایان خوارد، لە پار دینەکەی پەیدایان ئەکرد، لە پار دینەکەی ژیانی خۆیان خۆش کردبوو، یان ئەوانەی لە پێناوی دین ئەژیان، لە پێناوی سەرکەوتنی دین ئەژیان، لە پێناوی خزمەتکردنی دین ئەژیان، هەموو شتێکیان تەحمل دەکرد لە پێناوی خزمەتی ئەم دینەدا. هەندێک دێن عالم وایان تێدەگا ئەوانە بەڕاستی ئینسانی باش بوون، نازان ئەوانە درۆزن و سەختەچی بوون، ئەوانە تەنها خۆیان دەوڵەمەند کردووە بە دینی خوا، دوکانداریان بە دینی خوای گەورە کردووە، ڕیش و عەبا و پێچە و هەر هەمویان لە پێناوی غەیری خوای گەورە بووە. بەڵام کەسانێکیش ئەبینی سوبحان الله کەس خەڵک تەسەور ناکە ئەو کەسانە ئەوەندە ساغ و ڕێک و پێک و عابید و خواپەرست و چاک بوو بن. جا خوا لەو کەسانەمان بجێڕی لە پاکان، لە بێگەردان، کە ئەوێ ڕۆژێ ئەو میزانە لە پێش ئەو هەموو خەڵکە و مەلائیکەتە خوایە فەزع نەبین، حەیامان نەچی، شەرمەزاری قاپی نەبین یا رب العالمین. جا کاتێک کە ئەعمالت دەچێشرێتن طبعا زۆر زۆر سەختە، لەبەر ئەوەی بە یەک چاکە نەجاتت دەبی، جاریژێ بە یەک ئەوەی کە خراپەکە زیاترە ساقیت دەبی. سبحان الله ئەو میزانە ئەوها دەکە، ئەو میزانە ئەوها دەکە، هێدی هێدی ئەوە چاکەکانە و ئەوە خراپەکانە، ئاخیری لەنگەر دەگری ئایا یەک چاکەت زیاترە یان خراپەت زیاترە. سبحان الله بۆیە پێغەمبەری ئازیزمان ئەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئیتەقوا النار ولو بشق التمرة، بنيو كرت خرما أو لا يقرز دبي، بنيو كرت خرما بيك كرت خرما بيك سلام بدوسط وبنزايشي كزياتر كرت خير، يك صلوات زياتر ليدايا، دورك عن وجه زياتر كدوا، يك ساك زياتر برامبر خلشي كدوا، يك زار زياتر داكو دستي داكو بابد ماس كدوا، يك قصي خوشت كدوا، يك بيكانين برامبر كسي كدوا، يك يارمتي خلق الداوا، يك ساكي بسوكت كدوا. سبحان الله بوندي خواي قورا دزات الددا، بوندي يك ساكت زياتر بي تونا زات الدبيتن، يك ساكا أوا خراپە و باشەکانن، ئەوە لەنگەر ئەکەن و وا دەیانەوێت لەنگەر بگرن وا گەمە ئەکەن، ئەلێرە کاتێکە نزیکی بیت الله ئەکبەر بە یەک چاکە تۆ نەجاتت دەبی، بە یەک چاکە نەجاتت دەبی، جاریشێ بە یەک خراپە سبحان الله نەجاتت نابی و مارت کاول ئەبی بە یەک خراپە، بە یەک خراپە. جا بۆی ئینسان بەڕاستی بی زۆر وریابێ، زۆر وریابێ لە چاکەکانی خۆی، هەتا پێی دەگرێت چاکەی بکەس کۆی لەوێ محتاجی یەک چاکەی، یەک کەس چاکەت ناداتێ، شیرینترین کەسی خۆت، عەزیزترین کەسی خۆت، خۆشەویستترین کەسی خۆت وەڵڵاهی یەک چاکەت ناداتێ، یەک چاکەت چێن ناداتێ. داگ دەگاتە کوڕی لە ڕۆژی مەحشەر دەرێ کوڕم زگم 9 مانگان ئەتووی هەرگرتووە، مەمکم 2 ساڵان لە دەوم نای وەکو کانی شیرم دایە،
هەموو زستانەش خەوی زستانەی شیرینی خۆم لە تو تاڵ کردووە هەتا تااقەتم هەبووە تۆم بەخێ و کورە کوڕم یەک چاکەم بدەیت یەک چاکە کچە 250,000 کردبیتە خێر چاکەکە یەک جار بە مسلمانێک پێکەنیمی چاکەکە یەک سەلامت کردبی چاکەکە دوو ڕکعات نوێژە زیاد کردبی چاکەکە یەک سەڵاواتێ لێدابی 10 چاکەیە سوبحان الله یەکت گوتبی 10 چاکەیە سبحان الله بزانە یەک چاکەی نادەیتێ یەک سبحان اللهی نادەیتێ یەک ئەلحەمدولله نادەیتە داکرد ئەو داکە کە هەموو ژیان لە پێناوی توی بردیتە سەر ئەو زەدرێدایە بە قورئان بۆ خۆم محتاجی یەک چاکەیمە بۆیە ناتوانم بدەمێ جارێ ئەو جارە بیزانەکەت قورس بوو سبحان الله مەلائیکەتێک هاوار دەکاتن دەڵێ ئەم پیاوە نەجاتی بوو فلانی کوڕی فلان نەجاتی بوو و قوتار بوو و تووشی سەعادەت و بەختەوەریەک بوو هەتایە تازە ناخۆشی و زەحمەتی نابینتەوە ئەمما خوا نەخواستە ئەو جارە خراپەت قورستر بوو مەلائیکەتێک هاوار دەکە و کە هەموو خەڵکی یەسمع و كل الخلائق هەموو مەخلوقاتی خوا ئەوەی لە ساعەی مەحشەرە لە ئادەمەوە حتا ئاخری ئینسانی ئەلەوێن جەرجیان لێیە کە ئەو مەلائیکەتە دەرێ فلانی کوڕی فلان ساقید بوو ئەو کابرایە تووشی شەقاوەت و نەگبەتی بوو تازە بە حەیاتی خێر و خۆشی لە خۆ نابینتەوە ئەوێ بستە جەهەنەمێ و لە جەهەنەمێ بەقەدەر گوناحەکانی بسووتێ و ئەو جا بێتە دەرێ ئەگەر مسڵمان بی جا ئازیزانم ئەو مەلائیکەتانە لەگەڵمانن ئەو مەلائیکەتانە تەماشامان ئەکەن حتا تەسلیمی خودای گەورەمان دەکەن کاتێک لە ساعەی مەحشەردا تەسلیمی میزانمان دەکەن لەوێن دەریش لە میزان ئینجا کە ساقید بن یان نازح ئەگەر ناجح بوون ئەوە لەگەڵ مەدێن و لە حتا تەسلیمی بەهەشتمان دەکەن ئەمە خوا نەخواستە ئەگەر ساقید بوون ئەوە لەسەر پشتی جەهەنەم کە لەسەر پردی سیراتە دەکەوینە خوارێ سبحان الله وإن منكم إلا واردها كان على ربك حتما مقضيا ثم ننجي الذين اتقوا ونذر الظالمين فيها جثيا سبحان الله خەڵک ئەوەڵ جاری زۆر دێن بەڵام لەسەر پردی سرات زۆریان دەکەونە خوارەوە ئللا ئەوانەی کەوا ئەو مەلائیکەتە جاریدا کە ئەو کەسە تازە بەختەوەرە و خۆشبەختە و بردیەوە لە میزانەکەی قورس بوو تازە ئەوە خۆشبەختە و بەرەو بەهەشتی دەبن اینجا مەلائیکەتەکان پیری ئەگرن و ئەیبەن بۆ بەهەشت ئەمما خوا نەخواستە ئەو کەسانی کە ساقید بوون ئەو وەختی مەلائیکەتەکە جاریدا کە ئەوە تازە تووشی شەقاوەت بوو گوناحی زیاتر بوو مەلائیکەتەکان پیری ئەگرن و ئەیبەنە سەر پردی سرات لەسەر پردی سراتیش بەر ئەبێتەوە و بەرەو ناو جەهەنەم دەڕواتن جا ئازیزانم بەم شێوە مەلائیکەتەکان لەگەڵ من هەموو کات و ساتەکان لەگەڵمانن جا مەردی خوا بە بکە ئەو مەلائیکەتانش دڵخۆش بن لەگەڵ ئێمە کە ئەوەندە لەگەڵماندی بوونە ئەوەندە لەگەڵیان لەگەڵ ئێمە ژیاون با دڵیان خۆشکەین بەوەی کە بمان بنە بەهەشت با دڵیان خۆشکەن بەوەی کە لەگەڵمان بێن بۆ بەهەشت نەوەک تووشی جەهەنەم و غەزەبی خوای گەورە بین تاکو دیدار بە خوای گەورەتان ئەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه